ڕۆژنامەی نیویۆرک تایمز توێژینەوەیکی شیکاری تیمێکی زانایانی پەیمانگای ماساچۆسێتسی بۆ تەکنۆلۆژیا بڵاو کردوتەوە و تیایدا ئاماژە بۆ دەکات ئەو کۆمەڵگانەی لە ناوچە گەرمەکاندا دەژین خەسڵەتێکی تایبەتی و جیاوازیان لەگەڵ دانیشتوانی ناوچە ساردەکان هەیە بۆ خاوبوونەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تیاندا. توێژینەوەکە دەریخستووە زۆربەی حاڵەتەکانی گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەو ناوچانەدایە کە پلەی گەرماتیاندا نزمە و لە نێوان 3 بۆ 17 پلەی سەدیدایە. لەگەڵەوەش کە هەندێک لەو ناوچانەی کەشوهەوای هێڵی کەمەرەییان هەیە و ئەو ناوچانەی دەکەونە نیوەی ژێر هێڵی کەمەرەییەوە و کەشوهەوایەکی هاوینەیان هەیە و پلەکانی گەرماتیاندا لە سەر 18 پلەی سەدیەوەیە تا ئێستا کەمترین ڕێژەی توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا تێدا تۆمار کراوە. ڕۆژنامەکە لەزاری دکتۆر قاسم بوخاری یەکێک لە ئەندامانی تیمەکەەوە ئاماژەی بۆەوە کردووە کاتێک پلەکانی گەرما نزم دەبن ڕێژەی توشبووان بە ڤایرۆسەکە زیاترە بێت وەکەوەی لە وڵاتانی ئەوروپا دەبینرێت سەرڕای ئەوەش کە خاوەنی باشترین سیستمی چاودێری تەندروستین لە چاو وڵاتانی تریجیهاندا. ئەو پسپۆرە ئاماژە بۆش دەکات کە زۆری ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا بەڵگەیە لەسەرەوەی کە پلەکانی گەرمان ڕۆڵەشی گەورە دەبینن لە تەشەنەسەندنی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەدا بە شێوەیەک کە لە ویلایەتەکانی باشووری ئەمریکا وەک ئەریزۆنا و فلۆریدا و تەکساس لە چاو ویلایەتەکانی وەکو واشنگتۆن و نیویۆرک و کلۆرادۆ کەمترین ڕێژەی توشبوونیان تێدا تۆمار کراوە. بەوتەی زانایان و پسپۆرانی پەتاکان ڤایرۆسی کۆرۆناش هەمان ڕەفتاری گەشەکردنی ڤایرۆسەکانی تری هەیە. دکتۆرە دیبۆرا بێرکس ئەندامی تیمی کارکردن بۆ کەمکردنەوەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئیدارەی ئەمریکاش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بڵاوبوونەوەی ئەنفلۆنزا لە نیوەی باکووری گۆی زەویدا بە شێوەیەکی گشتی لە مانگی تشرینی دووەمەوە دەست پێ دەکات و تا مانگی نیسان بەردەوام دەبێت. ئەمەژەوە نیشانەدات کە هەر 4 جۆرەکەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەشوهەوای گەرمدا سست و لاواز دەبن. دکتۆرە بێرکس ئاماژی بۆش کرد کە شێوازی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەمان شێوازی بڵاوبوونەوەی ڤایرۆسی سارسی هەبووە کە لە ساڵی 2003دا سەری هەڵدا، بەڵام وتیشی تا ئێستا نازانرێت کە ئایا ڤایرۆسی کۆرۆناش هەمان ئاراستە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی سارس وەرەگرێت ئەگەرچی ڤایرۆسەکە لە چین و کۆریای باشوور دوای مانگی تشرینی دووەم بڵاو بووەوە. سەبارەت بە کاریگەری ڕێوشوێنەکانی خۆپاراستن لە ڤایرۆسەکە دکتۆر بوخاری تەکیدی کردەوە ڕێوشوێنەکانی خۆپارێزی وەکدانانی لەمپەر لە بەردەم گەشتەکان و دابڕاندنی تاکەکانی کۆمەلگە و خێزان لە یەکتری و جیاوازی لە ڕێوشوێنەکانی حکوومەتە جیاجیەکان وەک ئەنجامدانی پشکنینی پێشوەختە و توانای نەخۆشخانەکان بۆ وەرگرتنی نەخۆش ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە جیاوازی ئاستی توشبووەکان لە وڵاتانی جیهاندا.